ئێرە یەکێکە لە خوێندنگەکانی یونایتد ساینس کە زمانی سەرەکی خوێندن زمانی ئینگلیزیە بۆ گشت قۆناغەکان واتە هەر لە قۆناغی باخچەی ساوایانەوە تاکو قۆناغی پۆلی 12 بیرمان نەچێت یونایتد ساینس یەکێکە لە براندەکانی ستێرلینگ سکولزی بەریتانی. ستێرلینگ سکولز ڕێگەپێدرایی فەرمیە بۆ بەکارهێنانی کەرەستە فێرکاریەکانی کامبریج یونیڤەرسیتی پرێس. لەم ڤیدیۆیەدا باسی بەکارهێنانی کەرەستە فێرکاریەکانی کامبریج یونیڤەرسیتی پرێس و بەیڕە و پرۆگرام و تاقیکردنەوە نێودەوڵەتیەکانی زمانی ئینگلیزیتان بۆ دەکەم لە یونایتد ساینسدا. بیرکردنەوەی ڕەخنەیی بیری داهێنەرانە کاری پێکەوەی و پەیوەندی کە بە یەکێک لە بنچینەیترین کارامەییەکانی سەدەی 21 ئەژمار دەکرێن بووەتە یەکێک لە ئامانجە پێشینیەکانی کۆلێژەکانی یونایتد ساینس بەوەی کە کار بۆ ئەوە دەکات هەر خوێندکارێکی یونایتد ساینس ببێتە خاوەنی ئەم کارامەییانە و چەندین کارامەیی تریش. خۆشبەختانە یونایتد ساینس پەیڕۆ و پرۆگرام و کەرەستە فێرکاریەکانی کامبریج یونیڤەرسیتی پرێس بەکاردەهێنێت لە زمانی ئینگلیزیدا لەبەر ئەوەی یەک دەگرێتەوە لەگەڵ دیدگا و ڕوئیای یونایتد ساینسدا بەوەی کەرەستە فێرکاریەکانی کامبریج لەسەر بنەمای بیری ڕەخنەیی و داهێنەرانە داڕێژراوە. لە فێربوونی زمانی ئینگلیزیدا لە یونایتد ساینس گرنگی بە 4 ئامڕازی سەرەکی فێربوون دەدرێت کە ئەوانیش نووسین، خوێندنەوە، گوێگرتن، قسەکردنە. دابەشکاری پەیڕۆ و کتێبی زمانی ئینگلیزی بۆ قۆناغە جیاوازەکانی خوێندن لەسەر بنەمای CFR کە ستانداردێکی نێودەوڵەتیە و تێیدا پرۆگرام و فێربوون بۆ قۆناغە جیاوازەکان دیاری دەکات. بەپێی ئەم ستانداردە نێودەوڵەتیە لە هەر قۆناغێکدا خوێندکار دەرفەتی دیاریکردنی ئاستی خۆی بۆ دەڕەخسێت لە زمانی ئینگلیزیدا لە ڕێگەی ئەنجامدانی تاقیکردنەوەی ئیسۆڵی نێودەوڵەتی سەر بە کامبریج یونیڤەرسیتی پرێس کە خوێندنگەکانی ستێرلینگ مافی نوێنەرایەتی ئەم تاقیکردنەوەیان وەرگرتووە. تاقیکردنەوەی ئیسۆڵی نێودەوڵەتی بۆ 3 ئاستی جیاواز دابەش دەبێت: YLE بۆ قۆناغی سەرەتایی، KET بۆ قۆناغی ناوەندی، PET بۆ قۆناغی ئامادەیی. گرنگی ئەم تاقیکردنەوانە لەوەدایە کە لە هەمان کاتدا خوێندکار ئامادە دەکات بۆ تاقیکردنەوەکانی IELTS و TOEFL واتە خوێندکار لە قۆناغی زانکۆ و دواتردا چیتر پێویست بۆ ناکات دووبارە خۆی ئامادە بکاتەوە بۆ ئەم تاقیکردنەوانە. جێی ئاماژە پێکردنە کە کۆمپانیای ستێرلینگ بۆ پەروەردە و فێرکردن تاکە کۆمپانیای ڕێگەپێدراوە لەسەر ئاسی عێراق بۆ بە ئەنجامگەیاندنی هەردوو تاقیکردنەوەی TOEFL جونیەر لەگەڵ TOEFL پرایمەری. ئەم دوو تاقیکردنەوەیە بۆ دیاریکردنی ئاستی زمانە بۆ قۆناغە جیاوازەکانی خوێندن سەرەتایی، ناوەندی، دواناوەندی.